قاوەی سوتاو نوێترین ڕۆمانی نووسەر و شاعیر و شانۆکار داستان بەرزانە. داستان بەرزان خاوەنی چەندین کتێبە لە بوارەکانی شەعر، چیرۆک، ڕۆمان، تیۆری شانۆیی، هەروەها بەشێک لە شێعرەکانی کراون بە زمانی ئینگلیزی و دانیمارکی و فارسی. داستان بەرزان لە شاری هەولێر لە گەڵمان ئامادەیە و گفتوگۆیەک دەربارەی ڕۆمانی قاوەی سوتاو دەکەین. داستان سڵاو لێبێ. سڵاو لە تۆش سەوسن خان، سڵاو لە سەرجەم جۆگران و بینەرانی بەرنامەکەت. زۆر سپاس دەکەم. داستان ئەمێ بپرسم قاوەکەی داستان بەرزان بۆ سووتا؟ لە ڕاستیان من هیچ قاوەیەکم نەسووتاوە وەکو خۆم، ئەوەی کە هەیە لە ناو ڕۆمانەکەیە. بەڵێ منیش مەبەستم ڕۆمانەکەیە. بەڵێ خوێنەران کاتێکە ڕۆمانەکە خوێندنەوە باشتر ئەو ساتەوەختە دەرەک پێەکەن کە کەوێتە کۆتایی ڕۆمانەکەەوە، پاژەوەی کە سەرجەم بەسەرات و ساتەوەختەکانی ڕۆمانەکە ئەگوزارێنن و بەر ئەو دیمە ناکەون کە پاڵەوان هیچێک لە پاڵەوانە سەرەکیەکانی ناو ڕۆمانەکە لە ساتەوەختی مردنیە کە پێشتر بێگومان ژەهر خوارد کراوە، قاوەکەی ئەسووتێ و ژیانیشی کۆتایی پێێت. بەڵێ لە نێوان شعر، چیرۆک، ڕۆمان و توێری شانۆییدا داستان بەرزان زیاتر لە کامیاندا خۆی دەبینێتەوە؟ لە ڕاستیە بۆ من هەرکەم لەو بوارانەی کە باست لێکردن بڵێن شێوازێکن لە شێوازەکانی ئیشکردنی من. پێشتری زۆر جار جوابی ئەمەم داوەتەوە، هەر بیرۆکەیەکێت بە مێشکما بزانم لە هەر کام لەو ژانرانەیە ئەتوانم بەرجەستەی بکەم، بەو ژانرە ئیشی پێەکەم و لەو ژانرەیە بەرجەستەیەکەم، تەنها بوارە تیۆریەکە نەبێت کە بۆ خۆتەزانی کە تیۆری شانۆییە، ئەوە بوارێکی زانستیە و هەوڵم ماوە ئەویان بێگومان ئەچێتە با بڵێن ئاستی توێژینەوە و گەڕان و تیۆرەوە بۆ ئیشکردن لەویانە جۆرێکی ترە جیاوازە لە ئیشکردن لە ناو با بڵێن کایە ئەدەبیەکە بۆ من. بەڵێ هەندێک لە شعرەکانت بۆ زمانی ئینگلیزی و دانیمارکی و فارسی وەرگێڕاون. پێشوازیکردنی خوێنەری ئەو وڵاتانە لە شعرەکانت چۆن هەڵەسەنگێنیت؟ لە ڕاستیە من ئەوەندەی کە فیدباکەکانم بۆ هاتبێتەوە ئەتوانم لەسەر ئەو چەند شعرەم قسە بکەم کە لەلایەن هاوڕێی شاعیر و وەرجێڕ ئالان پەریۆ کراونەتە زمانی دانیمارکی. شعرێکیان بەتەنیا لە یەکێک لە گۆڤارە بەناوبانگەکانی ئەو وڵاتە کە تایبەتە بە ئەدەب بڵاو بووەوە و سێ شعریشیان لە ئەنتۆلۆژیای شعری کوردی بە زمانی دانیمارکی بڵاو کرایەوە و ئەوەندەی ئاگادار بم ئەو ئەنتۆلۆژیای ئێستاوە ئەچێتە چاپی دووەم و سێهەمی، واتە دەنگدانەوەیکی باشی هەبووە. بێگومان مەبەستم لەوەیە کە بڵێم ئەنتۆلۆژیاکە تەنها لە شعری من پێک نەهاتووە، بەڵکو هەڵبژاردەیەکە لە شعری شاعیرانی هاوچەرخی کورد. بەڵام ئەو تەنیا شعریان کە لە گۆڤارەکە کە بۆکو باسم کرد بڵاو بۆتەوە و ئەو فیدباکانی کە بۆ کاک ئالان کە وەرجێڕی شعرەکە بوو گەڕابوونەوە و هەندێکیشی بەڕاستی بۆ تەرجەمە کردم بۆ زمانی کوردی، بە تایبەت ئەو فیدباکانەی کە لەلایەن ئیدیتۆر و ستافی گۆڤارەکەەوە بۆ کاک ئالان گەڕابوونەوە مای سەرنج بوو بۆ خۆشم ڕاشکاو بم، چونکە لە دنیای خۆمانە کەمترین دانپیانان کەمترین لە سەروەستان ئەبینین، بەڵام بۆ من شتێکی شۆکێنەر بوو کە ئەمبینی لە دنیای دەرەوەی خۆما لە نەتەوەیەکی تر لە ناو زمان و کللتورێکی ترا تێکستێکی من توانی بێتی ئەوەن دەمایی سەرنجی ستافی گۆڤارێکی هێندە جددی و هێندە بەناوبانگی وڵاتێکی وەکو دانیمارک بێ کە داوای ژیاننامەی من بکەن، داوای ئیشەکانی تری من بکەن و مەبەستیان بێ زۆرتر بە دوای ئیش و کارەکانی منابڕۆن و ئەمانەش هەمووی وەگوتم لە ڕێی هاوڕێ عەزیز ئالان پەریۆ بە من ئەگەشتنەوە. سەرکەوتوبی ئەم ڕۆمانە چی بە خوێنەر دەبەخشێت؟ ڕاستیەکەی ڕۆمانەکە بەگشتی سەوسەنخان ئەچێتە خانەی ڕۆمانی سیخوڕیەوە کە توانین بڵێن تایپێکە یان ستایلێکە لە نووسینی
ڕۆمانە بەگشتی ڕۆمانەکە باس لە دنیای پاش شۆڕشەکانەکات کاتێک شۆڕژگەڕەکان یەنەوە ناو دنیای ئەوەی کە پێوترێت دنیای شار و دنیای حکومڕانی و دنیای دەسەڵات چیمان پێشکەشەکەن ئایا ئەوان ئەتوانن ئەو وەهمەی کە پێشتر لە دنیای دەرەوەی حکومڕانیە لە ناو زیهنی تاکەکان و ئینسانی ئێمە دروستیەکەن دواتر لە ناو حکومڕانی و لە ناو دەسەڵات و لە ناو سیستمی بەڕێوەبردنەکەیە بەرجەستەی بکەن یان نەخێر ئەبنە بوونەوەرانێکی مەترسیدار بوونەوەرانێک کە تەنها ئەتوانن شوێن ڕەمەک و غەریزەکانی خۆیان بکەون و لە ئاکامە فەوزایەکی سەیری دزێوی وەها دروسە بێت کە ئینسان تا ئاستێکی زۆرەگاتە ئەو ئاستەی کە قێزی لەو جیهانە لەو دنیاە بێتەوە و ئەم ڕۆمانە من حەزەکەم ڕوونکردنەوەیکی لەسەر بم بۆ ئەو کەسانی کە بەرچاویانەکەوێت کە ئەی خوێندنەوە ئەمە لە ڕووی ژانرەوە چێتە ناو ئەو جۆرە لە ئەدەبەوە کە لە دنیا بە ئەدەبی پۆخەڵ یان بە ئەدەبی پیس ناوزەن دەکرێ لە ناو ئەم جۆرە لە ڕۆمانە تۆ دی شتەکان ڕووتتر پەتیتر تونتر خێراتر بێ ئارایشتکردن پیشانە دەی و ئەیخیتە بەردەم خوێنەرەکانت بۆیە هیوادارم ئەوانەی کە ئەی خوێننەوە وەک خۆی ژانرەکە وەربگرن نەک وەک ڕۆمانێکی زۆر زۆر ئاسایی چاوەڕێ بن وەکوڵێ گێڕانەوەیکی سادە و بەسەراتێکی زۆر ریالیتی و زۆر ئاسایی ڕۆژانەی بۆ بجێڕێتەوە لەوە بترازێ من خەممە جاری وایە ئەڵێم لە ڕووی کۆمەڵایەتی و ئەوە کێشەمان بۆ دروست نکات چونکە بەداخەوە زۆربەی خوێنەری ئێمە لە ناو بەرهەمی ئەدەبی و هوەریە بۆ کارکتەری نووسەر و بەرهەمێنەرەکە گەڕێن کە بۆ خۆتەزانی ئەوە ڕێگەیەکی دروست نییە چونکە جیهانی نووسین و هوەر جیهانێکە و ئینسانەکە لە ناو ژیانە جیهانێکی تری خۆی کاک بەرزان ئەمەیە پرسم کاریگەری کام نووسەری کورد یا جیهانیت لەسرە یان پێیان سەرسامیت ئەگەر ئەو پرسیارە لە من بکەیت تەوان من ئەڵێم کاریگەری هەموو ئەو شتانم لەسرە کە بینی و من کە بیستو من کە خوێندومنەتەوە کە ینی کە جۆم لێگرتوون تەنانەت کە بۆنم کردوون و تامیشم کردوون بۆ من بە تەنیا یەک نووسری دیاریکرااو نییە بە لێرە بە تۆی بڵێم من کاریگەرم بە فڵانە نووسەر بەڵام ئەوەن دەت پێڵێم هەموو نووسەرێک بۆیە ئەخوێنێتەوە بۆیە سەیری تابلۆکە بۆیە گوێ لە موزیکە گرێ بۆیە گەشت و گەڕانەکە بۆیە ئەزمموی ژیانەکە بۆی کاریگەر بێت کاریگەری دروست بێت لەسەری چونکە ئەگەر تۆ بێنی مرۆڤێک بێنی بەبێ ئەوەی کاریگەر بێت بیکەیتە ناو جوگرافایەکی بچووکەوە بە نمونە بیکەیتە ژوورێکەوە قەڵەم و دەفتەرێکی بخیتە بەردەست لەو بڕواایەمە بە بتوانێت شتێکی باش بنووسێ ئەوەی کەوا کات ئینسان بنووسێ و هێزی نووسینی تیا دروست بێ ئەو کاریگەربوونەیە لە دنیای منە زۆرن ئەو نووسەرانی بە پێی قۆناغەکانی تەمەنم کاریگەری گەورەیان لەسەر دروست کردوم ڕۆڵیان هەبووە لە گۆڕینی دیدگامە بۆ دنیا بە نمونە ئەگەر پێم بڵی ڕەنگە لە سەرەتاکانی خوێندنەوەما زۆرتر سەرسامی نووسەرە کوردەکان بوو بم ئەو شاعیرە کوردانی کە بەرهەمەکانیانم خوێندۆتەوە بەڵام دواتر بە حکمی خوێندنی شانۆ و چوونە ناو ئەو بوارەوە زۆرتر ینی بڵین دنیای خوێندنەوەی من چووە ناو شانۆ بۆیە زۆرتر کاریگەر بووم بە نووسەرەکانی ناو جیهانی شانۆ هەموو نووسەرە گەورەکانی ناو دنیای شانۆ ئەوانەی کە بە ئیمکانەتی کەمی خۆم هەوڵمدا بێ خوێندە بێت منەوە کاریگەری گەورەیان لەسەر دروست کردوم چونکە من بە سروشت تقریبان ئەتوانم بڵێم دەمێکە هەوڵە دەم بەهرەی گەورە بخوێنمەوە هەوڵێم توانای گەورەی نووسەران بخوێنمەوە بۆی وەکووتمان ئەو کاریگەری کە لەسرم دروستیە بێ دواتر شتێکی لێ دروست بێت کە شایانی خوێندنەوە و شایانی ئەوە بێوەکو بەرهەمێکی تەواو سیر بکرێت. بەڵێ کاک داستان ئەم ڕۆمانە کەی بەردەست دەبێت بۆ خوێنەران؟ ئەم ڕۆمانە تەوان سەوسەن خان لەلایەن دەستگای ڕۆساوە بە سوپاسەوە چاپ کراوە لە شاری هەولێر کە خاوەنەکەی بەڕێز کاک عیماد حەسەنە. ئێستا حالیان لە دەستگای ڕۆسا بەردەستە و لە ڕێگەی پەیجی ئەوانەوە لە ناو سۆشیال میدیا خوێنەرە توانێت بە شێوەی ئۆنلاین بەدەستی بێنێ و یەکەم بڵاوبوونەوەی ئەوەی کە پێوترێ نمایشکردنی بە شێوەیەکی بەرفراوان
لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانیە بێ بۆ کتێب کە هەڵە نەبم سەیدا بڕیارە بەڕێوە بچێت لە یەکەم ڕۆژی پێشانگاکەوە لە دەستگای ڕۆسا و ستاندی تایبەتی ئەوان لە ناو پێشانگا بەردەستە بێت. بەڕێز داستان بەرزان نووسەری ڕۆمانی قاوەی سوتاو سوپاسکە لە ستۆدیۆکانی هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت.